وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێمی کوردستان ڕایگەیاند دوای وەربینی تەواو لەلایەن بەڕێوەبەرایەتی ناوەندی وەرگرتن بۆ خوێندکارانی لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان داواکاریان پێشکەش کردبوو. وەزارەتی خوێندنی باڵا ڕەزامەندی نیشاندا لەسەر وەرگرتنی 859 خوێندکاری کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان بەتایبەتی شەو خوێندکارانی کە لە خوێندنگا کوردیەکان دەخوێندن و لەبێوە دەرچوون 859 خوێندکاری ناوچە دابڕێنراوەکان لە پەیمانگاکانی هەرێم وەرگیراون. ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک شێرزاد سعید کە بەڕێزان بەڕێوەبەری نووسینگەی وەزارەتی خوێندنی باڵای هەرێمە لە کەرکووک. کاک شێرزاد سڵاو لێبێ، بەیانیت باش. سڵاو لە بەڕێزتان، بەیانی جەنابتان باش. کاک شێرزاد، ئەم بڕیارە ساڵانە دووبارە بێتەوە، ئەم کارە ساڵانە دووبارە بێتەوە یان ژمارەکە ژمارەیەکی پێویستە بای بەڵین بەراورد بەخواستی و کەسانی ویستویانە لە هەرێم وەربگیرێن، ژمارەکە ژمارەیەکی باشە؟ ماوەی 8 ساڵە ئەم کارە زیاتر وزارەتی خوێندنی باڵا و حکوومەتی هەرێم بەبەردەوامی دەستی هاوکاری دوێژ کردووە بۆ وەرگرتنی خوێندکاران بە تایبەتی خوێندکارانی خوێندنی کوردی لە شاری کەرکووک و دووس خورماتوو، هەروەها کوردانی شارەکانی دیکە وەکو خانەقین و تەلعفەر و ناوچە دابڕاوەکان. ساڵانە بە چەند شێوازێک و بە چەند ڕێگایەک دەکرا. لە ساڵی 2014ەوە لە ڕێی نووسینگەی وزارەتی خوێندنی باڵا ئەم کارە ئەنجام ئەدرێ بە شێوازی دابەشکردنی فۆرمی ڕاستەوخۆ. فۆرمی ڕاستەوخۆ دوای ئەوەی فۆرمەکان دابش دەکرێت کۆ دەکرێتەوە و دەنێردرێت بۆ ناوەندی وەرگرتن لە وزارەتمان ئەو بەپێی ئەو نمرەی کەوا خوێندکارانی هەرێمی کوردستانی لێ وەردەگیرێ بە هەمان شێوە معاملە دەکرێت لەگەڵ ئەو فۆرمانە. دواتر بە پێی بنافەسە ئەو خوێندکارانی کەوا بە پێی پێویست و بە پێی بوونی کورسی خوێندن ئەنجامیان دەرەسێ وەرەگیرێن لە زانکۆ پەیمانگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان. خۆشبەختانە ئەمە پاڵپشتێکی زۆر باشە بۆ خوێندنی کوردی لە شاری کەرکووک و دووس خورماتوو بە تایبەتی. باشە کاک شێرزاد، ژمارەکە ژمارێکی باشە، هەرداوای ئەوەندە کرابوو یان داوای زیاتر کرابوو بەڵام توانێت هەرێمی کوردستان ئەوەندە بوو؟ نەخێر، ژمارەکە ئەوەی ئەو فۆرمانە یان ئەو ناوانی کەوا ئێمە پێشکەشمان کردووە 2570 ناویان فۆرم کە دوای کۆکردنەوە و تەتقیقکردنی ئێمە 2570 فۆرممان یان ناومان نردووە بۆ وزارەتی خوێندنی باڵا. ئەمە لە هەموو ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان، لە خانەقین و کەرکووک و دووز و تەلعفەر و شنگار و زومار و ناوچەکانی دەوروبەری ئەو شوێنانە بە هەموویەوە 2570 فۆرمان نردووە. بەڵام لەو 2570 فۆرما توانرا دوای هەوڵێکی زۆر و بەتایبەتی ماندووبوونی بەڕێز دکتۆر ئارام وەزیری خوێندنمان و پاڵپشتی بۆ وەرگرتنی خوێندکاران لە شاری کەرکووک و هەموو ناوچە دابڕاوەکان توانرا لە کۆتاییدا 859 خوێندکار لە زانکۆکانی هەرێمی کوردستان وەربگیرێ. باشە کاک شێرزاد، دەکرێ بڵێن ئەمە دواوەجبەی خوێندکارەکانە، ئەگەر خوێندکاری تر خواستی هەبێ بەڵێ فەرموو. بەنسبەت ئێمەوە بڵێ بۆ ئەم ساڵ بڵێ بەنسبەت ئێمە بۆ ساڵی خوێندنی ئایندەیان بۆ ئەم ساڵی دەرچوان ئەمە دواوەجبەیە، وەجبەی کەمان نییە بە هیچ شێوەیەک. تەنها ئەوەندە دەمێنێ هەندێک خوێندکار هەیە لەوانەیە کێشیان هەبێ، لەوانەیە هەڵە بێ لە ئیشەکانیان یان شتێک دەتوانن بێن بۆ لاوان پەڵپیان ئەتراز بگرن، ئەو کاتە سێری داواکاریەکانیانەکەین. لە حاڵەتێکە داواکاریەکانیان ڕوا بوو خەلەلێکە بوو لە ئیشەکان ئەوە وزارەتمان بێگومان ئیجراعاتی خۆی دەکات. باشە کاک شێرزاد، خواست لەسەر خوێندن لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان بەرزە، ئەنی خوێندکارانی ناوچە دابڕێنراوەکان یانەوێت لە هەرێمی کوردستان بخوێنن؟ بێگومان خواست لەسەر خوێندن لە هەرێمی کوردستان
لەلایەن بە تایبەتی خوێندنی کوردیەوە بەهۆی ئەوەی ئەم خوێندکارانە بە زمانی کوردی دەخوێنن زۆریان پێ باشترەکەوە لەلایەن زانکۆکانی هەرێمی خۆمانەوە بخوێنن لەبەر زمان کاتێک خوێندکارێک لە خوێندنی کوردەوە چێتە یەکی لە زانکۆکانی عێراق یەکەم گرفتار یەکەم کێشە کە تووشیە بێ کێشەی زمانە ئەوان لەوێ خوێندن لە زۆربەی زانکۆکان خوێندن بە زمانی عەرەبی و ئەمیش یەکێکە لە کێشەکانی کەوا ئەو خوێندکارە هەموو تەمەنی بە زمانی کوردی خوێندوێتی ئەمە هۆیەکە لەو هۆیانە هۆی دووەمی هەموو ساڵێکیش تقریبان ئەمە دووبارە بووەتەوە زۆربەی هەر زۆری خوێندکاران کە پێشکەشەکەن بۆ زانکۆکانی هەرێمی کوردستان لە 1970 مەبەستیان ئەوەیە بچنە زانکۆ با بڵێن گروپی پزیشکی زایدن ئەو زانکۆ تەندروستیانەی کەوا دوایی کە گەڕانەوە بۆ شارەکانی خۆیان لەلایەن حکوومەتی مرکزیەوە زەمانەتی ئەوە بکەن کەوا تەعینی مرکزیان بۆ بێتەوە وەکو بەشە تەندروستیەکان کۆلیزی پزیشکی کۆلیزی دەرمانسازی کۆلیزی پزیشکی ددان ئەمانە زیاتر ڕەغبەتی زۆری لەسرە وەکتری فەرقی دەرەجەکانیان یعنی بۆ نمونە لە کۆلیزی پزیشکی لە عێراق لە 99.8 ناتۆتە خوارەوە لە کەرکووک بەڵام لە کوردستان لای ئێمە خوێندکارێک بە 99ەوە لە عێراق لە 99.8 ناتۆتە خوارەوە لای ئێمە بە 99 دەتوانێت وەرگیرە بێجگە لەوەی لای ئێمە امتیازێکەیە ئەوش ئەوەیە کە دەتوانێت ئەگەر ئەو خوێندکارە لە زمانی کوردی و عەرەبی نمونەکەی نزم بێ ئەوە سیستمەکەی ئێمە ئەو زمانی بۆ لابە و لەو کاتە هەندێک خوێندکارمان هەیە نمرەکانیان بەرزە بێتەوە وەردەگیرێن لەو شوێنانە کە ئەمە لە عێراق نییە. کاک شێرزاد دوا پرسیار ئەو خوێندکارانی کە خواستیانە بۆ فۆرمیان پڕ کردوێتەوە وەرنەگیراون ئەتوانن پەڵب بگرن پەڵب بنووسن ینی چەند ڕۆژ ماوەیەوە هەیە؟ بێگومان پەڵب نووسین لە هەموو کاتێکە هەبووە دەتوانن سەردانیمان بکەن ئێمەش فۆرمێکی تایبەتیمان بۆ ئەوانەدا ناوە دواتر سەیری داواکارەکانیانەکەین بزانین بۆچی وەرنەگیراوە ئایا خەلەلەکە لە ئێمەیە یان خەلەلەکە لە پڕکردنەوەی شێوازی فۆرمەکەیەتی بۆی ڕوونەکەینەوە پێگومان وەڵامی ئەدەینەوە پەڵ پۆرگرنەکەیش هەمووی دەتوانێت لە ڕۆژی دووشەم سێشەم هەتا ڕۆژی چوارشەم بێت لە نووسنگەی ئێمە فۆرمێکمان داوە پێی پەڵپەکەی نووسێ و داواکاری خۆی پێشکەشەکە و ئێمەش سێری داواکاریەکانەکەین و لە ئەنجام ئاگاداریانەکەینەوە بەڵێ ئەتوانێت داوای پەڵە بکە یان ئەتراز بنووسێت. کاک شێرزاد سەعید سپاس کە لەگەڵمان بووی لە شاری کەرکووکەوە بەڕێوەبەری نووسنگەی وەزارەتی خوێندنی باڵای هەرێم لە شاری کەرکووک سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس کە لەگەڵمان بووی خۆشەویستان بەردەوامین لە بەڕگە بابەتەکانی پرۆگرام